بەڕێزان خۆشەویستان خۆم بە خۆشحاڵەزانم دووەم پەیوەندی ڕادیۆی گەڕیان وەرەگرم هاوڕێی دێرین و ئازیز و خۆشەویستم کاکە نەورۆزی ڕەحیمە شوانم لەگەڵە کاکە نەورۆزە و کاتەوە باش کاکە نەورۆز ئەلەو کاکە نەورۆز ژیان چۆنی بە قوربانە بم من بە قوربانی تۆ بم کاکە نەورۆزی ڕەحیمە شوان تۆ هاوڕێی دێرین و برای ئەزیز و پشت و پەنای منی من چاو ماسمیەوە بەڕێزن یاخوا هەر بەڕێز و سەرکەوتوو بن بۆ بەرنامەکانتان و بە قوربانە بم کاکە نەورۆزیان چیت هەیە بۆ بەرنامەی وتی وتی وەڵڵاهی ئەڵێن قەبری ڕوکن هەیە و ئێ بە سبلێتەوە یعنی سپلێتیشی هەیە خەتیش ئەڵێ ڕوکن سبلێتی هەیە کارەبای هەیە جا من بە سبلێتی کارەبام نەدێ بە مردین بۆ چیمە ئاخرەڵێ هینە خەتی ئینتەرنێتیش هەیە پێم وایە بۆ خۆر پۆبجی مامە نەورۆز ئەوە وەسفی مردنیان کردووە و قەبریان کردو پیا و حەزەکا بمرێ زانی کاکە نەورۆزجیان هەر لەسەر ئەو قەبروشتا من ئێستا هەوڵێم لەگەڵ کاکە پشکۆی هاوڕێم هۆنراوەی چینوسیوە بۆ قەبر و مەبرا ئیشەڵا لەم بەرنامەی بۆتە خوێنەوە بە دڵ دەبێ ئیشەڵا بە قوربانە بم کاکە نەورۆز تۆ برای ئەزیز و خۆشەویستی منی زۆر خۆشحاڵ بووم بەدەنگە کاکە نەورۆزیان برای گەورەیت مەمنون جانەکەم خواگای لێو بێ کاکە نەورۆزیان کاکە نەورۆز ڕاستەکات تەبیعی ئەوەنەیان باسی ئەم قەبر و قوبورە کردووە و ئیشەڵا ئەم دیاردەیە نابێت تەنها شتێ بوو وتیان لەبەرەوە من لێرەوە سوپاسی مامۆسا پشکۆکەم ئەگەر مامە جەزا و کاکەڕەوەند مەجالم پێبەن ئەم هۆنراوەیە بخوێنمەوە سەبارەت بە قەبر هەڵم بەسەر چاو چکە مامۆسا پشکۆ زۆر دەمێکە لە بەریتانیا باشە بەسەر چاو من پەیوەندیەگەیە وەریەگرم و دوای ئەوە هۆنراوەکەتان بۆ خوێنمەوە کاکە دڵشادمان لەگەڵا بەڵێ کاکە دڵشادیان هاتەوە لە خزمەتام کاکە دڵشاد فەرموو بە قوربانێ بم کاکە دڵشاد جارێککە بە خێر بێتەوە سپاس بۆ خوا کە جارێککە وەرەگرتەوە ئاگای لێ بە کاکە دڵشاد یەک زرم و ڕووکتور بوو ترسان پێوە بووبی خۆشک و بریناروشن نەبووی بە قوربانم کاکە دڵشاد زۆر بە خێر بێتەوە خۆم بە خۆشحاڵەزانم کە بۆ دووەم جار گوێبیسی تۆم کاکە دڵشادی عەزیز ئەرە وەڵا برام یەکەم کەس تۆ بووی دووەم کاکە نەورۆزی ڕەحیمە شوان بووە لەبەرەوە من لە خزمەت ئەوەی بەرز و بەڕێزام تۆ یەکەمی و کاکە نەورۆز دووەمە بەڵێ قوربان منیش هەر بچووکی ئەوم و کوڕی گەڕێکی ئەوە چۆنە بە قوربان ئاگام لێ ئێمە بەس بڕوا بکە من جاری وایە لە بەهارانە کە کارەبامان نابێ مێشولەمان هەیە ڕمی پێ ڕم بەڕمەوە بۆ هەیە تێگەی بەڵام من کە مردمەی هاوار من کارەبا و ئاوم بۆ چییە بەڵێ ماڵیان ئاوا بێ وایان لێ کردین حەزمان لە مردن ئازانی بەس من نامێ بمرم ئیشی دنیام هەیە بەخۆ نا بەس لێ پارەیتیانی ئەوەی هەیە کاکە دڵشاد بەسەرات هێشتێکی خۆشە نییە وڵا کاکمەر بەسەرات و شتی زۆر خۆشەیە بەڵام مێسەیشم حازر نەگە بەرنامەکە سوپر بوو من چاوی کاتێکە لە خزمەتان مشتی خۆشتان بۆ باسەکەی من چاوی تۆ ماجەکەم و هەموو بیسەران و بینەرانی ڕادیۆی گەڕیان زۆر بەڕێزی دەستخۆشی لە هەموو لایەکەم ئینشەڵڵا سەرکەوتوو بن و بەرنامەی خۆش و قسەی خۆشمان لێ بە قوربانم کاکە دڵشاد چاو و ماجەکەم سوپاس بۆ ئەو پەیوەندی و ئەزیزەکەم چاو ڕاستەکەم خۆشحاڵ بووم خواگای لێ بخوابیست هەر لەسەر خۆشەویستی و لەسەر ڕۆشنایی کاکە نەورۆزی ڕەحیمە شوان و کاکە دڵشادی ئەزیز کە یەکەم پەیوەندی کرد بە ڕادیۆی گەڕیانەوە من لێرەوە چای مامۆسا پشکۆ لە بەریتانیا ماچەکەم کە هۆنراوەیەکی نووسی بوو لە ناو ئەرشیفی مامۆسا پشکۆیە منیش دەرمێنا
پێم خۆش بوو سەبارەت بەم قەبر و قەبور و ئەم شتانە بۆتان بخێنمەوە بەو هیوایی بە دڵتان بێ بەڕێزان جارێککە جان باشە بەسەر چاو ئەم پەیوەندی ترمانەیە شەڵام شعرا خوێنینەوە زانی بەڵێ چینای پەیوەندی چکەمان مامۆسایێرش لە حاجیاوە مامۆسایێرش ئەم کاتەوە باش بە قوربانێ بم مامۆسایێرش تۆ چۆنی ئەزیزی عومەرە بچکۆل والله ڕازەکەی مامێرش گیان بە قوربانێ بم چۆنی ئەزیزی من بە قوربانێ بم دیارە عومەرە بچکۆل بە چوار پیاوی وەکو ئێوە جوانم ئەجی من هیچ نیم ڕوا بکە تەنها خۆشەویستی ئێوە بە قوربانێ بم کاکە گیان بە قوربانێ بم مامۆسا من بچوکی تۆ کەم لە دەورێگەڕێت حەزەکەم زیاتر لەسەر بابەتەکە وەڵی ترم ویتیەوە ناوێ مەڵێن لە قبری شاهین هەیە سەختی مەگریبی وڵای گاولی ئێستا منیش سەبارەت بۆ شتێکم بۆ حاضر کردوون بۆتان بخێنمەوە بەڵام ئەم وتیوتیە بۆیە بەرنامەکەم ناوتی وتی خۆ دەزانی ئەم وتیوتێ لە ناو خەڵکە بڕوا بکە مەڵێ موچەکەم ئەوڵێ زابتەکەم ئاوام لێکە ئەوڵی نەک منیان وتیوتی وتووە منیش بەرنامەکەم ناوتی وتی لە خۆشیەوە بە قوربانم کاک جەزا و کاکە ڕەوەندی مۆتێر هەر لێرە ئەوە تا ئیشارەتم بۆ کاڵی ناسم لە دەورە گەڕێ مامە ێرش چاو ماچەکەم بەناوی کاک جەزا و کاک ڕەوەندەوە قوربانە حەزەکەم زیاترە گۆرانیانی مامۆستا ساحبی کوردستانی ئەوانی کاروان شارەوانی ئەوانە زیاتر خۆش بە چاوان بەسەر سەر گۆرانیەکانی خالیزی هین یادگار خالیدی بەڵێ بە چاوان جا دیارە ڕادیۆی گەڕیان ئێمە زۆر بابەتەکان گۆرانی ڕەسەن و گۆرانیانەی کە جەناب ئاماژە و پێەیە هەمووی لە بەرنامە و پرۆگرامی ئێمە ئەودایە بەزێنین بەسەر سەر و بەسەر چاو دیارە ڕادیۆی گەڕیان بۆ خزمەتکردنی ئێوە هاتۆتەوە جارێککە ماتەکەمەوە نوکتەیەکیشم هەیە ئەڵێ جارێکیان باوکی ئەمرێت باشە ئەڵێ باوکی ئەمرێت کوڕێک لە هەندەرانە بێ باشە ڕەکە نازانێت تەلەفۆنی بۆکەم لە باوکمان نەماوە گیانە مردووەی دەڵێ ئێستا چی دەیەکەن ئەڵێ گەن بۆ مزگەوت دوایی وشکێتین و تویەکەین تویەکەین جوانە برای گەورەی منی بە قوربانە بم مامۆسا گیان زۆر خۆشحاڵ بووم هەر لێرە تا حاجیاوە چاوی گەورە و بچووک ماچەکەم قوربانە بمەوە ڕادەی سەڵا هەر تاکەوتبی هەر بەدەوام من هەموو شەمەیەک من لە خزمەت ئێوام کاتژمێر چوار بچووکیتانەکەم ماتەکەم بە مادی بێ بە هەسێرە من پشتیوانی و ڕادەیەکەم بە قوربانە بم سوپاس ئێمەش دیارە بە ئێوە جوانین چاو ڕاستەکەم خواگای لێ بە قوربان زۆر بەڕێزی کاکە گیان سوپاسی مامۆسایەر شەکەم لە حاجیاوە سوپاس بۆ هەموو خۆشەویستانەی کە پەیوەندیەکەن جارێک کە پێتان ئەڵێم عومەرە بچکۆر لە بەرنامەی وتی یەکەم بەرنمەیەتی لە ڕادیۆی گەڕیان و ئیشەڵا لەم ڕادیۆی دەست بەکارە بم هەتاوەکو ڕادیۆکە پیریتیان نامێنێ این عفووە ڕادیۆ پیریتیارە مێنێ هەتا بەردەوامە بێ من لە خزمەت ئێوە وتیوتەکانی ئێوە گەینە سەروی خۆمان دیارە پەیوەندیشکە هەیە الحەمدولیلا بەخوا تەنگانە فەز بووم وەنام پەیوەندی پێوە کردوم الحەمدولیا بە ئێوە جوانم کێمان لەگەڵا وەساقار بەڵێش مەلای عومەرجیان ئەی گیان وەساقار چاو مازەکەم قوربانتم قاری حاسب حەمەی خونسەلەم لەسەر فەقەر ئەی بە قوربانێ بم وەساقار چاو ماجەکەم تۆ کەسێکی لە کەسە زۆر خۆشەویستەکانی شاری سلێمانی بە قوربانی تۆم چاوی کات جەزا ماچەکەم چاوی ئەو برادرانەیە کە بەلێکە ماچەکەم بە قورعان تا جەزا جامەکە ماچەکا لەو دیوەڵەیە ناسم بە قوربانی بم بە قوربانێ بم منیش تۆ باشە ناسم قوربانتم کاکە عومەرجان من قەبرێکم کڕیوە تەحویل ناکرێت چی بکەم بۆ خاتری خوا ساحەبی لەکوێڵە لێرە نییە وایە نەوەڵاڵێن لە ساحبەکەی ڕۆستۆ بە خارج ئەوەی کە مردووەی ساسینی بۆ تۆ ڕۆشتووە وایە منەزانێکڵێ علوجە یەکێڵێ ڕقەمی نییە یەکێڵێ هەرشێت بووم بە دەستیانەوە نازانم دەسیگە گەڕاو کاکە زانی چۆنە بەعزە قەبرێکەیە ئەمەنە لێرە دەهەنامەتی چەشتۆ داماوە هەیە دەرەوسە تێقتەقێنێ ڕوا بۆ خارج ئەو قەبرانە هەمووی دەستی دوو ئاگدار بە بریش دانەیەکشکە بم هی مامۆسایەکی زانکۆیە ساڵێ بەکارێنەوە بۆ ڕقەونیوێ وەڵا ئەمەڵێ ئەبێ ڕەتی کەیتەوە $100 سێ ئەڕوات نازانم چی نانا کاکین کاکە قاری بەڕێز تۆ بێڵەرەوە بمزانم شتێکە بۆ لێ ناکەم بۆ فرۆشم باشە بە قوربانی چاو لە دەورێ گەڕێم لە دەورێ گەڕێم ڕێز و حرمەتان هەیە هیوادارم سەرکەوتوو بن بە قوربانێ بم سپاس بۆ تۆ کا قاری ئەزیز سپاس بۆ ئەو قسە جوانە و تەجوانانە و بەڵێ بەڕێزان جا لەسەر خۆشەویستی ئێوەی بەڕێز و وتیوتەکەی ئێوە من بە ئەرشیفی مامۆستا پشکۆ ڕۆشتم پشکۆ لە بەریتانیا چاوی ماجەکەم کە ئەم هۆنراوەی نووسی بوو زۆر ڕێگەڵێ بۆ ئەمڕۆ وتراوە ڕێک من لەسەر و قەبرە بۆتانە خوێنمەوەڵێ
ئەمانیان قەبرەڵ کەریەوە نیە ئەمە شەشنە هەیە بۆیە لێرەوەڵێ هەمانە غەربی هەمانە شەرقی هەتا تێینەچی نازانی فەرقی هەمانە حازر بە چەرداخەوە بە ئەرخەوان و گوڵەباخەوە هەمانە وشک و هەشە شێدارە هەمانە دەسی و هەیشە حەفارە کوتینی قبر بە کۆمپرێسەر هەشمانە عادی بە قاچی نەفەر لەگەڵ قەبرەکە کێلێکیش بکڕی بەردێکی ئەلحە وەرەگری بەفری مەڕمەڕمان هەیە بە نووسینەوە مەلامان لایە بە تەڵقینەوە هەر قەبرێ لێدەین لە هەر کوێدا بێ هەتا تێهاوی گلەی نابێ بۆ خەڵکی فەقیر هەمانە بەقیست بەڵام ئەچێتە سەری سەدەی بیست پەیوەندی بکە بە بێد و دڵی بڵێیت و نەڵێیت خۆراکی دڵی هەر کەسێ زووتر ئەرک بکێشێ جێی دەست ئەکەوێ لە ڕیزی پێشێ ئەمە تەنها بۆم قەبر و قوبورە بەڕێزان دیارە بەرنامەی وتی تەنها هەدەفی ئێمە ئەوەیە کە بزەی پێکەنین لەسەر لێوی ئێوەی خۆشەویست تۆراوە ئەمانەوێ بزەی پێکەنین بێنینەوە سەر لێوە جوانەکانی ئێوە تەنها هەدەفمان خۆشی ئێوەیە و پێکەنینەوە هیچی تر بۆ ڕیکلامکردن لە ڕادیۆی میلی گەڕیان پەیوەندی بکە بە ژمارەی موبایلی 1970 471 52 64 گەڕیان FM شنەبایەک بۆ ڕەوینەوەی خەمەکان شنەبایەک بۆ ڕەوینەوەی خەمەکان ڕادیۆی بەخۆشی تواوی نوێسەکانی ئەحمەد سەرایی هەچ کەس ئەحمەد سەرایی خۆشی بێ بەخۆشی نوێسەکانی ئەحمەد سەرایی ئەحمەدی برایمیش بڵێ گیانی لە کارانە بەڵێ بەڕێزان جارێککە پێتان ڕاگەێنمەوە کە لە ڕادیۆی گەڕیان مەرە پشکۆل لە بەرنمەیەکی نوێی وتی من لە خزمەت ئێوەی بەرز و بەڕێزان هەموو ڕۆژانی شەممەیە کاتژمێر 4 من دێمە خزمەت ئێوە بۆ وتیوتەکان وتیوتەکانی کەیبیسین ئەو وتیوتیانە وتیوتەکان ئەگەینە سەروی خۆمان ئێمە هەدەفمان لەم بەرنمەیە لە ڕادیۆی گەڕیان تەنها ئەوەیە کە خۆشی بخێنەوە دڵی ئێوە بۆیە جارێککە خۆم بە خۆشحاڵەزانم کە لەم ڕادیۆیە ئێوەی بەڕێزتوانم پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی سمارە نابا بە ژمارە مۆبایلی 1970 471 52 64 پێم وایە پەیوەندێکمان لەگەڵا کاکە پشتیوانمان لەگەڵا کاکە پشتیوان ئەم کاتەوە باش چۆنی کاکە پشتیوانی عزیز لە شۆ کاکە پشتیوانی خۆشەویست خۆشحاڵ بووم یەکەم جارمەوە هەر خۆشحاڵ بووم پەیوەندیکردە خۆشی جەنابێ بە قوربانە بم کاکە پشتیوان ڕادیۆکەمان لای ئێوە چۆنە پەخشی بە قوربان خۆشحاڵ بووم کە عومەریان هیوادارم گۆرانەکانی بەرەم حەسەن ئەو کۆنەکانی هەیە تەنها ئەوانە زیاتر لێدەن زۆر حەزمە بەڕاستی و گۆرانانەی زۆر خۆشەگەرەوە بە چاوان دیارە من کە هاتوومەتە ئەم ڕادیۆیە لێرەوە پێتانەڵێم گوێچکەی عومەرە پشکۆل بەقەد ساحنێکی 2 مەترودا بێ بۆ جۆبیسی ئەوەی کە ڕەخنەکانی ئێوە هەمووی بگرمە دڵ و بە کاکە ڕەوەند و کاکە جەزای عەزیزی بڵێم وەکو بەڕێوەبەر پێی بڵێم ئەو داواکاریانی ئێوە هەیە بیخێنە سەر چاومان دیارە ڕادیۆی گەڕیان ئایدیا و بەرنامە و پرۆگرامی ئەوەیە کە خزمەت بێ ئێوەی عەزیز بکەین من چاو ماجەکەم بە قوربانە بم زۆر خۆشحاڵ بووم عەزیزی من بەڵێ بەڕێزان جارێک کاڵێم خۆم بە خۆشحاڵەزانم ئەگەرێەوەی بەڕێز سوتانێ پەیوەندی بکەن بە 1970 471 52 64 یان 94.1 ڕادیۆی گەڕیان و بەرنامەی وتی کاتژمێر 4 دوانی و ڕۆیانی تر عەسر هەموو ڕۆژانی شەمانێک عومەرە پشکۆل لە خزمەت ئێوەیە بەرنمەیەکی تەنزامێز و وتی لە خزمەت ئێوە بەڵێ پەیوەندی چکەمان لەگەڵا کێمان لەگەڵە بەڵێ فەرموو بە قوربانە بم کاک من بەخێر بێ هین ئەی تۆ کێ آخر کاک شێخ غەفور ئەو چاوانە و ماجەکەم دەسەکانی ماجەکەم کورە لە دەورە گەڕێم کاک شێخ غەفور من بە 4 پیاوی وەک تۆ جوانم بەسەر ئەو چاوانە مامە جەزا گۆرانی حەسەن زیرەکیشی بۆ بنووسە
بەسەر ئەو چاوم شێخ غەفوورە و خەمە سەر چاوم وڵی هەر بۆ خۆشی بۆ مبارەک بایم بەنامەی تۆ بە قوربانی ئەو ڕیشە بم من چاو و ماجەکەم بە ئێوە جوانم ڕادیۆی تەکسینەمە نەوەڵی بە قوربانە من پێم وایە ئیسا من لە ڕادیۆی گەڕیانە مەگەڵ کاگە جەزایە ئەزانم ئەمە لازمە ڕادیۆی تەکسینە بکەمە ڕێیان نامە ئەو نییە بە قوربانە بم کاک شێخ غەفوور خۆشەویستی مبارەک بایتان لێکم بە قوربانە بم کاکە شێخ گیان تۆ خۆشی ئەو ڕادیۆ بە تۆ خۆشە لە دەورێ گەڕێم منیش خزمەتکاری ئەوم ئازیزەکەم چاوەکەم بە قوربانە بم کاکە شێخ گیان من چاو و ماجەکەم بەسەر ئەو چاوانم من لە خزمەت ئێوە و هەری سەش بە وەنراوەی چکە بەشداریەکەم و خزمەت بە ئێوەکەم بە قوربان خواگای لێو بێ کاک شێخ چاو ماجەکەم لەسەر داواکاری کاکە غەفووری خۆشەوی شێخە گیان شێخ غەفوور یەک گۆرانی حەسەنزیرێکی بۆ دابەزێن چکە ئەزیز و خۆشەویستی منە بەڵێ ئەچمە لای پەیوەندیەکی تر کاکارکان لە بازیان لە شارۆچکەی بازیان چاوی هەموو بازیان ماچەکەم کاگەرکانە و کاتەوە باش باشداومە یاسۆنی چۆنی کاکارکانی ئەزیز و خۆشەویست یخوا سەلامەوی کامەر جا پێش هەمووشە دوو لێن هەیە گیان یەکەم سیگناڵەکەدان کز سیگناڵەکەدان ناگاتە بازان ئەگەر بەڵام زۆر کەمە دووەم بۆ من خراقی شەروایە ئەها زۆر باشە من ئەوە تێبینەکە دەخەمە سەر ئەو چاوم ئەڵێم کزە لەو منتیقەیە چیتر خەڵکی خۆش نایە بۆ لای من ماڵ باگەمەگە لە ڕادەوی گوێ لێ بگرم من بشوکی دەکەم بۆ قورعانە کاکە ئەرکانەگە درۆ لەگەڵ نەکەم من تاقمەکەی دەمودای پور من فرۆشتووە بۆ ئەوەی کە دامناوە بۆ قەبر ئەبێ پارە کۆکەینەوە و وردە ئەو پەخشەمان زیاتر بڕوە نانەخەمە نەبێت ئێمە چەند گەنجێکی قەبرستانمان بە هین بە قاچاق گرتووە بە قاچاق نەفرە نێژین ئەگە مردووە بخەمە نەبێ ئێمە بە 250 بچێنجێ نێژی کرێگارەکە بەچێ بەسە دەوەڵا زۆر باشە لەی سۆ دووسێ قەبر بۆ مندانێن چکەنی ئازمێ سێ چوارێ بە خەفەتەوە بکوژم لە دەورێ گەڕێم بە حەزەکەی بە ئیجار هەتا 2 ساڵ ماڵی خۆت هەرکەی مردی تەواو بە قوربانم ئەی گلەکەی ترە چیە لە دەورێ گەڕێم خواتەمە درێژاکە ئەمەرە گەورەگیان ئینشاءالله من لە خزمەت هەموو هەر داواکارێک تۆ هەیە و عومەرە بچکۆل بیخاتە سەر چاوی تەنها سیگناڵەکەدان باشکەنتر لە هەمووی مهمترە بەسەر ئەو چاوانم هەوڵێم پارەی بۆ کۆکەمەوە سیگناڵەکەشمان چاکەین ئینشاءالله باید بچێ قەبر لایمە بینێژی نەزانترەکەوێ بیدە ناکە بجێ گەورەکەن بە قوربانە بم کاکارکان خۆشەویستی سڵاو و ڕێزم بۆ شارۆچکەی بازیان چاوی یەک بێتان ماجەکەم ئەزیزم چاوەکەم قوربانی هەموو بازیان بم بەڵێ بەڕێزان خۆشەویستیمان بۆتان هەیە جارێککە پێتان ڕاگەێنم عومەرە بچکۆل لە خزمەتیەوەی بەرز و بەڕێزایە لە ڕادیۆی گەڕیان بەرنامەی وتی هەموو ڕۆژانی شەممە کاتژمێر 4 هەر لێرەشەوە پێم خۆش ئەگەر پەیوەندی نەبێ وەنراوەی شکەتان بۆ بخوێنمەوە واگەر پەیوەندی هەبێ جارێ وەنراوەکە سەگەرەکان یەکەم و نەخوێنمەوە دیدار بەڵێ ژیانی من پێم وایە پەیوەندی چکەمان ئامادەیە و کاکە دیدارمان لەگەڵە کاکە دیدار ئەو کاتەوە باش بە قوربانم کاکە دیدار تۆ چۆنی زۆر بەڕێز کاکە دیداری ئەزیز کاکە دیداری خۆشەویست من لە خزمەت تۆیان هەرچی بەدڵی ئێوەی بەرز و بەڕێز بێ دیارە عومەرە بچکۆل خزمەت بێەوە کە لە ڕادیۆی گەڕیانەوە ڕادیۆیەکم پێەیە پاترەکەی بوو بە قوربانی ئەو دەسەب من لە خزمەتام بچووکی دەکەم مادەم 4 جمهوری وەکو تۆمان هەبێمە دایم دەست بەکارە بین و بەردەوامە بین بەخوات و پاترین پێ بێ ئیشم ئیشەکەم بەسەر پێیە لای حیوانم بەیانی دوو پاترین پێ تا ئێوارە جۆم لەم ڕادوێ بە قوربانە بم سوپاست دەکەم گیانی شیرینم دیارە ئەم ڕادیۆی گەڕیانە هی ئێوەی بەرز و بەڕێزە ئەو خۆشەویستانەی کە وتاڵە بە دوو باتریەوە من جۆلێواگرم من بچووکی دەکەم بە قوربانم من حد دەستۆشیتان لێ یەکەم بە قوربانم هەر داواکاریەک و هەر تێبینێگەتە تا عومەرە بچکۆل بیخات سەر چاوی گیان پێم وایە پەیوەندەکەی پچڕا بەخوا
ڕێز و خۆشەویستیم بۆت هەبوو بە قوربانە بم من چاو و ماجەکەم دیارە ڕادیۆی گەڕیان هەردەم و هەمیشە لە خزمەتیەوەی بەرز و بەڕێزایە دیارە لێرە پێتانەڵێم ئەم بەرنامەی وتی وتێش تەنزامێزە تەنها بۆ خۆشی ئێوەیە لە ڕادیۆی گەڕیانەوە من لە خزمەتیەوەی بەرز و بەڕێزم جا من نازانم هۆنراوەیەکم حازرە بیخوێنمەوە یان نەخوێنمەوە تەنها بۆ خۆشی ئێوە بۆ بیسەران بۆ هەموو خۆشەویستانەی کە ئەڵێن کاغمەر حەزەکەین جۆمان لە شتەکانی تۆ بێ هەر لێرەوە جارێککە خۆشەویستیم بۆتانەیە ئەم هۆنراوەیە بۆ ئێوەی بەرز و بەڕێز زەوەنراوەی مامۆستا پشکۆ چەند لێ جوانە پێم دەڵێ خاڵۆ دەمێنیتە دەنگ بە زمانی لاڵۆ خاڵۆ جامانە و مشکی وەلانە لەبەر جوانی تۆ فەیسبووکی دانا دیلیتی نەکەی ڕووکێسی خاڵۆ هەر وەزینێتی بیخەیتە چاڵۆ خاڵۆ تەمەنی وا بە ساڵا چوو لە کوێی زانی هۆتمێڵ و یاهوو ئێستا گیرۆدەی چاوی دولبەرە خاوەنی پەیج و دوو مێسینجەرە هێندە تیشکی چاوە گریتە خاڵۆ هەڵکروزیاوە کلک و باڵۆ ئەو هەورە ڕەشەی وا لەسەر تۆیە دووکەڵی گڕی دڵی خاڵۆیە بیبینە بۆتە مناڵی ساوە شەقشەقەی سینە لێەکا داوە بیکە باوەش وە کۆرپە خاڵۆ باگغەگخکاوە گڕووگاڵۆ پێش ناسینی تۆ عەسەبی و تڕۆ لێل هینی خۆیان کەوتە شەڕۆ ناوچاوێ گرژ و مڕوومۆچ و مۆن دڵێکی ڕق و مۆدیلێکی کۆن ماسیمەی وەیە ساکە خاڵۆ حەزەکەی بیخۆی وە ژەهری تاڵۆ دەسا تاجی کە بەوێنەکەی خۆت لە تووپەتی کە بەتیغیە برۆت خۆشترین کاتی خاڵۆ خەیاڵە بەلێ و خەریکی ماڵینی خاڵە خەڵکی پێی وایە تێک چووە خاڵۆ بزایی گرێوە دیار خەیاڵۆ خاڵۆ شەو لە دوای نوێژی جەماعەت دەبێتە مناڵ بۆ تۆ دێتە خەت هەتانی وە شەو خەریکی چاتە وە نەوزەی گرێ دڵی لەلاتە وازیەگەکەی وە هەستی خاڵۆ مەسە بێوە دیار پۆستی بەتاڵۆ خاڵۆی شەکەتی و بێتوانە وزە دەستی ئەلەرزێ و چاویشی کزە بۆیە هەرچەنیش زۆر لە خۆیەکە تێکسێکی هەڵی وا درەنگەکە خۆزگە بە گەنجیە و بینی خاڵۆ بە سواری ئەسپ و وە مشکی و شاڵۆ ئەم بەندە نازی کرد بۆ خاڵە پشکۆ پاسەپۆرتەکەی کردە ناوی تۆ دەست لە سەرسینە لە خزمەتانە چاوەڕێی لوتف و مەرحەمەتانە گەرچی خاوەنی دوژنە خاڵۆ چی ئەبێت تۆیشی هەبێ لە پاڵۆ بەڕێزان تەنها بۆ خۆشی ئێوەیە ئەم هۆنراوەشتانە ئەمەیە بزێ بخەمە سەر لێوی ئێوە خۆشەویستان وەکو عومەرە بچکۆل من لە خزمەتانم پێتانەڵێم لە ڕادیۆی گەڕیان هەموو ڕۆژانی شەممەیەک کاتژمێر 4 کە عەفو کردمان بە 5 کاتژمێر 5 لە خزمەتی ئێوەی بەرز و بەڕێزام بەرنامەی وتی وتی تەنزامێزە و بۆ خۆشی ئێوەیە آخر بەشیمان ڕەنج بەزایە خۆ دڵە ڕۆڵە ڕۆ ئای ڕۆڵە ڕۆ کوڕ بە کۆڵەوە ڕەفیقی وایە من وەڕێی چۆڵەوە دای وەڕێی چۆڵەوە ئەرشیف کارمەند لەتیف سێساڵی سەختە شەیدای ئامینێمێ سێساڵی سەختە شەیدای ئامینێ دڵە ڕۆڵە ڕۆ ئای ڕۆڵە ڕۆ بەڵێ بیسەرانی ڕادیۆی گەڕیان و بینەرانی لایفەکەی ڕادیۆی گەڕیان لێرەوە پێتان ڕاگەێنم ئەگەرەتانەوێت دەنگمان بگاتە هەموو کوچە و کوڵانی ئەم کوردستانە و هەموو جیهان ئەتوانن بازرگانەکان ئەتوانن هەموو خۆشەویستانەی کە ڕیکلامەکەن پەیوەندی بکەن بە ڕادیۆی گەڕیانەوە بە شێوەیەکی تەنزامێز بە شێوەیەکی جوان لەگەڵ چەنەکتەرێکی بەناوبانگە ئێمە بتوانین ڕیکلامەکانی ئێوە بکەین ئێوەش عانە بێنن لایدایە مەبەستمەوەی ڕیکلامی باشمان لایە بە ژمارە مۆبایلی 070 470 52 من ئەتوانم زیاتر خزمەت بکەم بە ئێوە سپۆنسەری بەرنامەکە بکەن یان ڕیکلامەکانتان بێنن بۆ ڕادیۆی گەڕیان لەگەڵ کۆمەڵی هونەرمەندی زۆر بەتوانە
بە شێوەیەشی ئەکادیمی ڕیگلامەکانتان دەنگ باتەوە بڕوا بکەن ڕیگلاممان بۆ شت کردووە دوایە خۆم چوم کڕیمە سەیرەکەم وانە بەڵام ڕیگلامەکەەوە نەمویم بۆ خۆم بەلام مهم بووە بەڕێزان من لە خزمەت ئێوام بەرنمەکانیشمان تەنزامێزە و ڕیگلامەکانی شمەر تەنزامێزە ئێوەی بەڕێز ئەتوانن ئەم بەرنمەی من ڕۆژی سێشەمە دووبارە بێتەوە هەر لە ڕادیۆی گەڕیان 94.1 یان هەر ئەرەوەڵا پەیوەندیەک هەیە وتیان کامەر قسەمەکە بەڵێ کاکە محەمەمان لەگەڵا کاکە محەممەدە و کاتێت باش سڵاو لە ئێوە لە بەرنامەکە و سڵاو لە خاڵ ئەحمەری گوڵوتەوە بە قوربانە بم کاکە محەممەی ئەزیز عمەرە بچکۆل خزمەکاری تۆکە والله خاڵ ئەحمەد هەر حەزەکەی مەحەدە گوێمان لە سەوتی جەناب کوێتە ڕادەی گەڕیانی جەواب هەر زۆر خۆشەوە دەستیان خۆش بێ بە قوربانە بم کاکە محەممەدیان لە ڕادیۆی گەڕیان و عمەرە بچکۆل و ئەو نەرمەندانەی کە هەن بە شوار پیاوی وەک ئێوە جوانین ئەزیزی من محەدە ڕادیۆەکەم تەکسیم پێ لەسەر ڕادەی گەڕیان بە قوربانە بم من چاو ماجەکەم من لە خزمەت تۆیان ئێوەش لە 94.1 مەی گۆڕندایم کاکە خۆ بڕوا کۆ نەمان گوێ لە ئیخبار گرتووە نەمان وتی بیستووە بەرنمەکەم ناو وتی بۆی تۆسێ جێمان لە قسەی کۆمیدی و خۆشوێ کاکە وڵی کەس بڕواکە مووی سەیر یەکترێکا مۆڕە لە یەکترێکای ساوەتا من ئەمڕۆ گەیشتم بە عیرفان حەمەدەم بڵ هەڵە عمەر وڵی بمرم شێتە بوو ئەڵم بۆ لە قەبر گرانە ئەتخواخ من چی جوابێمە بەمە وڵی کاکە بۆ مەسلەی قەبر و ئەمانە چێکی مەبەست بێیکەن ئەمان مەبەستیان گویان لە بەرژەوەندی خەڵک نییە کۆرە من ماڵە من بە خێزانی خۆم و تۆگەن مردم لە لادێ بمنێژن لە بەرەی پارۆشتیان نەبێ کەسی نایە بۆ بینە لە منتیقی هەڵەبجەی خۆمان بەلاشە ئارە وەڵا لێ بەلاشە پیا حەزەگا بمرێ و نەخۆشە خاڵمەرەتەسم ئەوەی ژنی هەبێ جیازی بۆ دانێن لە ماڵەوە بە قورعان کاکەخم بەسینی بڕواکەم بەسینی ئەو کارەباونی ئاخە من بۆچ بڕوان پێ بکە شەو تابانیم بەدیار ئەو جیازی حرەسێکم کرێ من حرەسی حرەسەکەم تخوامە ڕاستە جیاز زانیان بڵێن کاکە سەری مانەوەنە خزمەت هەیە لەگەڵ خێزان تا کەتی تایبەتەویش بە قوربانێ بم سوپاست دەکەم برای گەورەمی خۆشی خاڵ ئەحمەدیان خۆشحاڵ بووین من ئەوەی تر خۆشحاڵم کاکە محەممەی ئەزیز و خۆشەوی سوپاس و خۆشەویستیم بۆ دەبەری هەڵەبجە بە قوربانم خواگای لێبێ خۆشەویستان جارێککە پێتان ئەڵێم ئەگەرتانێت دەنگمان بگاتە هەموو کوچۆکۆڵانێکی ئەم کوورێ ئەرزە تکایە سپۆنسەری بەرنمەکەمان بکە و ڕیگلامەکانتان بێن بۆ ڕادیۆ گەڕیان خۆشەویستان من بە گۆرانیەکی خۆم کە لێرەوە گۆرانێکی سابی ماوەسایی خوا لێ خۆش بوو بە دەنگی خۆم بەبێ مۆسیقەوشت هەلێرا بۆتان ئەڵێم چکە برادێک پەیوەندی کرد یەکەم پەیوەندی بووتی ماوەسا سابی کوردستانی درود لە گیانی پاچی لەبەرەوە من حەزەکەم بە گۆرانیش ماوەسابی کوردستانی کۆتایی بە بەرنمەکەم بێن و پێتان ڕاگەێنم ئەم بەرنامەی ڕۆژ سێشەمە دووبارە بێتەوە ئێوەی بەڕێز ئەتوانن سپۆنسەری بەرنمەکە بکەن و ئەتوانن ڕیگلامەکانتان بێنن بۆ ڕادیۆ گەڕیان ئەتوانن پەیوەندی بکەن بە 1970 470 52 64 من لە خزمەت ئێوەی بەڕێزام هەرم بەرنامەی ڕۆژ سێشەمە دووبارە بێتەوە هەموو ڕۆژانی شەمەیە کاتژمێر 5 من دێمە خزمەتی ئێوە بە بەرنمەیەکی تەنزامێز بەرنمەی وتی ئەم گۆرانیەی خۆم کە بە مامۆسای سابی کوردستانی وتێتی بەدەنگی خۆم بۆتان ئەڵێمەوە بە دوای ئەم گۆرانیە کۆتایی ئەم بڕگەی بەرنامەی وتیە بەو هیوایم جێ ڕەزامەندی ئێوەی بەرز و بەڕێز بێ خۆشەویستان بەرنمەکە و لێرا دێتە کۆتایی و داوای لێبوردنەکەم لە خۆشەویستانەی کەویستیان وەری گرنوبان وەرنەگیرە ئازیز و خۆشەویست نەموتان یەک لای من دەسانم ڕۆژەکەم ڕێە هەروە بەنا ڕزای دڵ ئاواتم نایەتە دی بەودا خاچمە ژێرگڵ ئەزانم ڕۆژەکەم ڕێە هەروە بەنا ڕزای دڵ ئاواتم نایەتە دی بەودا خاچمە ژێرگڵ تەماونی ژینم کە ڕۆی هەڵوەری وەک پەڕای گوڵ ئەوسایت سوودی نییە ژین و گیریانی بەکۆ ڕۆژێ بەو خەیاڵەوە ئەڕۆیشتم بەڕێوە رێم لێ هەڵەبوو وەکشێت کەوتمام گەشت و کێوە بەنیازی ئەوەی جارێ ماچکەممە و دەموو لێوە تووشی سەد هەڵای کردم بەخواود لاو پەشێوە تووشی سەد هەڵای کردم چی بکەم مەود لاو پەشێوە یارەکەم لێم دەپرسێ بۆ ئامات و حەزینی عالم گشت دڵیان شادە و تۆ ژەرێ خەریکی شیری هەر کەس حاڵم ببینێ وەردەگاڕێ لە دینی هەوا دیسان کولاوە دڵم زام و برینی
خۆزگەلا و دنیایەدا یەک چاوێکم مەبوایە وەسفی باڵای نەجیبم پڕ بە دڵێ بەکێربایە شەوێک تاکو و بەیانی شەرم بۆی هەڵبەستایە ئەوسا مردنێم حەق بوو ناحەق نەبوو خوددایە